کار هلگر لیکن داوا عمانی جی کار خستیه. لە هێرشێکی حوسیەکان بۆ سەر کەشتێکی بازرگانی 6 کەس کوژران. روژا جیهانیا گنجان ده گنجین هریما کردستانی درباری سپروژا خواه بفکاری. سڵاو ئەو کاتە و هەموو کاتێکتان باش. ئەمڕۆ 21 گەلاوێژ ساڵی 2726 من بە فراوی نووری لەگەڵ هاوکارم سیروان خەچۆ بە خێرهاتنتان دەکەین بۆ بەرنامەی ئەمڕۆمان. لەم بەرنامەیەدا لەگەڵ ئێوە پێداچوونەوە بە گرنگترین هەواڵ و پێشاتە سیاسیەکانی ئەمریکا و ناوچەکە و جیهانیشتا دەکەین. لە ژالیە مڤژی بخێرهاتنەوە دەکەم ئەم هێوینە حتا داویا بەرنامەیە هون لەگەڵمە بمینن. سەرۆکی ئەمریکا دانالد ترامپ ئیرۆ چارشەمێ لەسەر پلاتفۆرما تروث سۆشەڵ داخوێنیەکە نو دەربارەی ئیرانێدایە. هەروها دۆ سێشەمێ بشەڤ دەما کۆژوولایەتە ئۆهایۆ ڤەتگەریا سەرۆک بەحسا گوهرتنە فرۆکەیە خۆی یا ڤەگەرا ji Tirkiyeyê kir بۆ ئاگاهiyên بێتر لەسەر van pêşketinan em diçin cem peyamnêrê me yê Koşkaspî hîwa. Selam dem baş hîwa çi zanyarên nû li cem te derbarê vêyekê heye؟ سیروان با لە پۆستەکەی تۆڕی کۆمەڵاتی ترودەوە دەست پێ بکەین. کەمێک بەر لە ئێستا دۆناڵد ترامپ پۆستێکی لە تۆڕی کۆمەڵاتی تروت کردو ئاماژەی بەوە داوە کە ئەمریکا کۆنتترۆڵی تەواوی بەسەر گەروی هورمزدا هەیە و هیچ کەشتێک بەبێ ڕەزامەندی ئەمریکا تێناپەڕێت. هەروەها دەربارەی بارودۆخی ئابووری ئێران شیکردنەوەی کردووە، باسیەوەی کردووە کە ڕێژەی هەڵاوسان لە وڵاتەدا گەیشتێتە لە 300 ئیدی ئێرانیەکان ناتوانن موچەی سەربازەکانیان دابینکەن و لە کێشەی ئابووری گەورەدان و ئەمریکاش بەردەوام دەبێت لەسەر ئەو گەمارۆی بەسەر ئێرانیدا سەپاندووە لە ڕێگەی دەریاییەوە. هەروەها دوێنێ شەو لە کاتی گەڕانەوەی بۆ واشنگتنی پایتەخت لە ویلایەتی ئۆهایۆوە دەربارەی گۆڕینی فڕۆکەکەی لە تورکیا لە دوای کۆبوونەوەکانی ناتۆ قسەی بۆ میدیاکان کردووە بابەتەی پشتڕاست کردەوە. با گوێ لە قسەکانی دۆناڵد ترامپ لەو بارەیەوە بگرین. لە کاتی گەڕانەوەیدا لە ویلایەتی ئۆهایۆوە بۆ واشنگتنی پایتەخت دۆناڵد ترامپ قسەی لەسەر گۆڕینی فڕۆکەکەی لە تورکیا کرد. سەرەتا ئەو دەنگۆیانەی پشتڕاست کردەوە کە لە دوای کۆبوونەوەکانی ناتۆ و لە کاتی گەڕانەوەی لە تورکیاوە بۆ ئەمریکا فڕۆکەکەی گۆڕیوە. ئەمە کاری ئەندامانی ئاسایشی نهێنیە. ئەوان چی بڵێن من ڕێنمایەکانیان جێبەجێ دەکەم. کارەکەی من پەیوەندی بە ئاسایشی نهێنی و سوپاوە هەیە و من بە شوێن ڕێنمایەکانی ئەواندا دەڕۆم. ئەگەر ئەوان داوام لێ بکەن بە فڕۆکێکی دیکە سەفەر بکەم لە پێناو سەلامەتی بێگومان من پەیڕەوی لە ڕێنمایەکانی دەستگا پەیوەندیدارەکان دەکەم. هەروەها سەرۆکی ئەمریکا گوتی کە ئەو هیچ سەرسام نەبووە بە هەڕەشەکان و ئەمانە شتی دووبارەن. هەر سەرۆکێک کاری زۆر باش بکات دووچاری هەڕەشەش دەبێتەوە، بەڵام لە کۆتاییدا بڕیارگەری لەم جۆرە بڕیاری دەستگا پەیوەندیدارەکانە. لەوانەیە مەترسێک هەبوو بێت بەڵام بەڕاستی من هۆکارەکەیم نەپرسی. لە کۆتایی قسەکانیدا سەبارەت بەو بابەتە سەرۆکی ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە سەربازە ئەمریکەکان لە بەریتانیا حەزیان لە بینینی فڕۆکە نوێیەکە بووە، هەر بۆیە لەوێ نیشتووەتەوە و ئەمیش بۆ تاوکردنی گەشتەکەی فڕۆکەکەی گۆڕیوە. دەنگی ئەمریکا نەیتوانی زانیاری پشتڕاستکراوە وەرگێت، بەڵام وۆڵ ستریت جۆرناڵ دەڵێت کە ئیسرائیلیەکان ئەو هەواڵەیان گەیاندۆتە ئەمریکا وان کردووە کە دۆناڵد ترامپ فڕۆکەکەی بگۆڕێت، ئەوەش بەهۆی ئەو هەڕەشانەی لە ئێرانەوە کە دەستگای هەواڵگری ئیسرائیل کەشفی کردووە لەسەر فڕۆکەکەی سەرۆکی ئەمریکا هەبووە. دەربارەی ئەو ڕۆی کۆشکی سپی دۆناڵد ترامپ بەگشتی ئەمڕۆ لە کۆشکی سپی دەبێت، کۆمەڵێک کۆبوونەوە و کاروباری ڕۆژانەی خۆی بەڕێ دەکات و دار نابێت. بەڵێ هیوا سەلام پەیامنێرێ مەل کۆشکاسپی سپاس بۆوان ئاگاهی و پێزانینان. گەمانڕۆی دەریای ئێران بە چڕی جێبەجێ دەکرێت و سندکام دەڵێت تا ئێستا دەیان کەشتی بازرگانی ناچار کراون ئاراستەی خۆیان بگۆڕن. هێزەکانی ئەمریکا هەروەها کەشتیەک کە هۆشداریەکانی سندکامی پشتگوێ خستووە بە 2 موشک لە کاریان خستووە، هەنگاوێک کە نیشان دەدا واشنگتۆن بەکردەوە
گەماڕۆکان جێبەجێ دەکات. راپۆرتێکی هاوکارم ئارش ساڵح پێکەوە دەبینین. گەمارۆی دەریایی ئێران بە توندی و بە شێوەیەکی کاریگەر لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە جێبەجێ دەکرێت. تازەترین ڕوودا و نیشان دەدات هێزەکانی ئەمریکا تەنها بە ئاگادارکردنەوە ناوەستن و ئامادەن بەرامبرا و کەشتیانەی کە هەوڵی شکاندنی گەمارۆکە دەدەن هەنگاوی سەربازی بنێن. ترامپ لە وەڵامی ڕۆژنامەواناندا جارێکی تر جەختی کردەوە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تەواوەتی کۆنتڕۆلی تەنگەی هورموزیان هەیە. ئێمە لە ئێستادا ڕاستەوخۆ کۆنتڕۆڵی تەواوی هورمزمان بەدەستەوەیە. ئەوان هیچ کۆنتڕۆڵێکیان نییە. کۆنتڕۆڵی تەواو لە دەستی ئەمریکادا و ئەو تەنگەیە بە تەواوەتی لەژێر دەستی خۆماندایە. سنتکام ڕۆژی 11 ڕایگەیاند کەشتێکی بازرگانی بەناوی ڤێلانۆڤا کە ئاڵای پەنەمای هەڵگرت بوو دوای پشتگوێ خستنی چەندین ئاگادارکردنەوە بۆ وەستان بەردەوام بوو لە هۆڵی تێپەڕین لە گەماڕۆی دەریایی بەسەر بەندەرەکان ئێراندا. بەپێی سنتکام هێلیکۆپتەرێکی MH60 هێزی دەریایی ئەمریکا دوو موشکی هێڵفایری بەرەو ژووری بزوێنەری کەشتیەکە هاویشت و سیستەمی ئاراستەکردنی کەشتیەکەی لە کار خست. ئەم هەنگاوە دوای ئەوە هات کە کەشتیەکە گوێی بە داواکاریە دووبارەکراوەکانی هێزەکانی ئەمریکا نەدا بۆ وەستان. بەڵام ڤێلانۆڤا تەنها نمونەیەکە. سنتکام دەڵێت هەتا ئێستا 55 کەشتی بازرگانی کە هەوڵیان داوە گەمارۆکە بشکێنن ناچارکراون ئاراستەی خۆیان بگۆڕن. هەروەها 3 کەشتی کە پابەندی فەرمانەکان نەبوون لە کارخراون و هێزەکانی ئەمریکا بۆ پشکنین و کۆنتڕۆڵکردن چوونەتە سەر 2 کەشتی دیکە. ئەم ژمارانە نیشان دەدەن کە گەمارۆکە تەنها ڕاگەیاندنێکی سیاسی یان هەڕەشێکی سەربازی نییە، بەڵکو سنتکام بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دەریادا جێبەجێ دەکات. ئامانجەوەیە هیچ کەشتیەک لە گەمارۆکە تێنەپەڕێت. تاکتیکێک لە خزمەتی استراتیژی گشتی ئەمریکا لە هەمبەر ئێران. هەفتەم لەگەل بەردەوامیە دۆرپێچە داراییە لەسەر ئیرانێ وەزیرە ئەنێرژیە ئەمریکا دەبێژە کۆ دەرکەتنە نەفتێشکەن داوا فارس گەهشتیە 15 میلیۆن بەرمیل ڕۆژەکەیدا. پەیامنێرێمە سۆران خاتریژ وەزارەتە دەرڤە بمەڕێ سۆران حکوومەتە ئیرانە دیعا دەکە کۆ تەنگاوە هورمزێ گرتیە باشە ئەف نفتا هەان چاوە تێ هێنار دەکردن. سیروان کریسرایت وەزیری وزەی ئەمریکا دەڵێت ئەگەر بێت و هەفتەی ڕابردوو بکرێت بە پێوەر لەو هەفتەی ڕابردووەدا ڕۆژانە نزیکەی 9 میلیۆن بەرمیل نۆت لە کەنداوی فارسەوە هەناردەیە دەرەوە کراوە. جیا لەم 9 میلیۆنەش 5 بۆ 7 میلیۆنی دیکەش لە ڕێگەی دیکەوە یعنی لە ڕێگەی بۆڕیەوە یا ڕێگەکانی دیکەوە هەناردەکراوە کەواتە لە هەفتەی ڕابردووە ئاسی هەناردەکردنی نەوتی وڵاتانی کەنداوی فارس گەیشتووەتە نزیک 15 میلیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. وەزیری وزەی ئەمریکا دەڵێت کە ئەمە ئاکامی هاو ئاهەنگی نێوان ئەمریکا و هەروەها هەوڵەکانی سوپای ئەمریکایە کە ئەم کارێک کردووە تەنها لە ڕۆژی یەکشەمەدا بە وتەی کریسرایت 20 میلیۆن بەرمیل نۆت لە وڵاتانی کەنداوە هەناردەکراوە کە ئەم ڕێژەیە تەنانەت لەو ڕێژەیە کە پێش شەڕیش هەناردەکراوە زیاترە. لە لایەکی دیکەوە ڕێکخراوانەیە کە هاتووچۆ و جموجۆڵی کەشتی نۆت هەڵگرەکان چاودێری دەکەن دەڵێن هاتووچوی کەشتیەکان لە تەنگەی هۆرموز بە ڕێژێکی بەتایبەت کەشتی نۆت هەڵگرەکان بە ڕێژێکی زۆر بەرچاو کەمی گرتووە گەیشتووەتە 8 کەشتی لە ڕۆژێکدا. وەزیری وزەی ئەمریکاش دەڵێت کە ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە ئەو کەشتیانەی لە تەنگەی هۆرموزەوە تێپەڕ دەبن سیستمەکانی خۆیان دەکوژێنەوە ئەو سیستمانەی کە چاودێری دەکرن و بە شێوەیەکی نەهێنی لە تەنگەی هۆرموزەوە تێدەپەڕن. هەر لەسەر ئەم بابەتە تانکر تراکرز کە ئەویش هاتوچووی کەشتی نۆت هەڵگرەکان چاودێری دەکات دەڵێن لانیکەم 56 کەشتی لە کەنداوی فارسا هەن کە سیستمە ڕاداریەکانی خۆیان یان کوژاندووەتەوە نەوتی وڵاتانی کەنداوی فارس لە بە شێوەیەکی نەهێنی و لە ڕێگەی کەشتی بۆ کەشتیەوە دەگوازنەوە دەرەوەی کەنداوی فارس. هاوکات لەگەڵ ئەم هەواڵانە گەماروی دەریایی حکوومەتی ئێرانیش بەردەوامە فەرماندەی سوپای فەرماندەی
ئامادەی ناوەندی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کە ئەم گەماروەیە جێبەجێ دەکات و بەرپرسان لەم ئۆپراسیۆنە دەڵێ ڕۆژی سێشەمە کەشتێکی کردوتە ئامانج بە وتەی سنتکام ئەم کەشتیە ئاڵای پانامای پێی بووە ویستیوە بڕوا بۆ بەندەرەکانی ئێران و لە ئەم کاتەدا گوێڕایەڵی فەرمانی هێزەکانی ئەمریکا نەبووە بۆ ئەوە ڕێڕەوی خۆی بگۆڕێت و یا ڕاوەسێ هەر بۆیە هێزەکانی ئەمریکا بە زوێنەری ئەم کەشتیان کردوەتە ئامانج و لە کاریان خسووی تر نەیتوانیە بڕوا بۆ بەندەرەکانی ئێران. سنتکام دەڵێت لە خولی دووهەمی گەماروی دەریایی بەندەرەکانی ئێرانە تا ڕۆژی سێشەمە 55 کەشتی نەیهێشتووە ئەم کەشتیانە بڕۆنە بەندەرەکانی ئێران یا خۆلۆ بەندەرانە بێنە دەرەوە. سێ کەشتیش کە گویان نەداوە بە قسەکانی هێزەکانی ئەمریکا و ویستویان ئەم گەمارویە بشکێنن کراونەتە ئامانج و لە کار خراون. باشە سۆران جگە لە بابەتی ئێران چل وڵات لە نێویاندا ئەمریکاش داوایان لە وڵاتان کردووە لە کاتی خۆیدا زانیاری لەسەر تاقیکردنەوە موشکەکانی خۆیان بڵاو بکەنەوە. زانیاریەکان لەسەر ئەم بابەتە چییە؟ بەڵێ وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕۆژی سێشەممە یعنی درنگانی سێشەمە بە کاتی واشنگتۆن ئەم ڕاگەاندراوی بڵاو کردەوە. لە ئەم ڕاگەاندراوەدا وڵاتانی زۆربەی وڵاتانی ئوروپی وەکو فەرەنسا، ئەڵمانیا، بریتانیا و چەند وڵاتێکی ڕۆژهەڵاتی باشووری ئاسیاش هەن وەکو فلیپین، ژاپۆن و کۆریای باکوور. لە ئەم ڕاگەاندراوە هاتووە کە دەبێ ئەو وڵەداوای لە وڵاتان کراوە کە پێش ئەوەی کە تاقیکردنەوەی موشکی باڵستیکی ئەنجامدەن ئاگاداری لەو بابەتە بەڵاو بکەنەوە و بەتایبەت بۆ ئەو وڵاتانەی کە ئەگەری هەیە بکەونە ژێر کاریگەری ئەو تاقیکردنەوە. بەپێ ئەو ڕاگەاندراوە هاتووە ئەم ڕاگەاندراوە ئەو هەندێ تاقیکردنەوە لە ئۆقیانوسی ئارامدا کراوە کە ئەم ڕێکارانەی ئەنجام نەداوە و ڕەچاوی نەکردووە. ئەم ڕاگەاندراوە دەڵێت کە ئەم تاقیکردنەوەی موشکانە موشکی باڵستیکیانە بەتایبەت ئەو موشکانە کە دەتوانن بۆمبی ئەتۆمی هەڵبگرن دەبێتە هۆی تێکچوونی سەقامگیری ئەو وڵاتەی کە دەکەوێتە ژێر کاریگەری تاقیکردنەوەکە و هەروەها تێکچوونی سەقامگیری نێودەوڵەتی ئەگەری مەترسی هەڵەکردن دەباتە سەرەوە. ئەگەرچی ناوی هیچ وڵاتێک نەهێنراوە لە ئەم ڕاگەاندراوەدا بەڵام ئەم ڕاگەاندراوە پاش ئەوەی هاتووە کە مانگی ڕابردوو چین تاقیکردنەوەیکی موشکێکی باڵستیکی لە ژێردەریایەکی خۆی و لە ئۆقیانوسی ئارام ئەنجامدا. لە ئەم ناوچەیە بەردەوام کوریای باکووریش تاقیکردنەوەی موشکی باڵستیکی ئەنجام دەدا. بەڵێ سۆران خاتری پەیامنێری دەنگی ئەمریکا لە وەزارەتە دەربەست سپاس بۆ vê راپۆرتەی. ئەندامانی کۆنگرسی ئەمریکا ڕاوبۆچوون لەسەر چەندین بابەتی گرنگی سیاسەتی دەرەوە دەردەبڕن لە پرسیێران و بەرنامەی ئەتۆمی ئەو وڵاتەوە تا ڕەشنووسی یاسایەکی نوێی سزاکان دژ بە ڕووسیا و ئێران. کۆماریەکان دوای داوای هەڵوێستی تونتر دەکەن بەرامبەر بە تاران لە کاتێکدا پشگیرانی ڕەشنووسی یاسانوێکە کە لە ئەنجومەنی سینات پەسەندکراوە چاوەڕێی هەنگاوی داهاتوی ئەنجومەنی نوێنەران دەکەن. پایامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس مەریوان حەمە لەگەڵمانە بۆ نوێترین زانیاریەکان لەم بارەیەوە. مەریوان، چەند ئەندامێکی کۆنگرس لە پارتی کۆماری لێدوانی نوێیانداوە سەبارەت بە پرسی ئێران. زانیاریەکان دەزانم لای تۆ بە دوواداچوون دەکەی چین لەم بارەیەوە. بەڵێ بەفرا و کۆماریەکان دەڵێن ئێران هێشتا یەکێکە لە گەورەترین هەڕەشەکانی ئاسایشی نەتەوەیی و ڕێگریکردن لە دەستکەوتنی چەکی ئەتۆم لەلایەن تارانەوە دەبێت یەکەم ئامانجی ئەمریکا بێت. سیناتۆر جیم بانکس ئەو نوێنەری ویلایەتی ئیندیانایە و ئەندامە لە لیژنەی خزمەتی سەربازی لە ئەنجومەنی سینات لە لێدوانێک داوتی ئێران دەیەوێت چەکی ئەتۆمی دروست بکات و پێی وایە ئەگەر ئێران سەرکەوتوو بێت ئەوە دەبێت هەڕەشەیەکی ڕاستەوخۆ بۆ سەر ئەمریکا و هەروها ئەوستایشی سەرۆک ترۆمپ دەکات بۆ هەوڵەکانی لە بەرەنگاربوونەوەی ئێران و ڕەخنەشی لە دیموکراتەکان گرت بۆ جیاتیکردنی هەندێک لەو هەنگاوانەی سەرۆک ترۆمپ. لە هەمان کادا مایکل بۆمگارتنەر نوێنەرێکی یەکێکە لە نوێنەرەکانی ویلایەتی واشنگتن و ئەندامە لە لیژنەی کاروباری دەرەوەی ئەنجومەنی نوێنەران ئەویش لە لێدوانێکدا دەڵێت کە باشترین ڕێگا بۆ ناچارکردنی ئێران بەڕادەستکردنی یۆرانیۆمی پیتێنرا و گەمارۆدانە بۆ داخستنی دەرگای هەناردەکردنی نەوتی ئێران. ئەو گەماڕوانەی کە ئێستا بە پێیداری ترۆمپ بەردەوامن بەوتەیە و ئەم هەنگاوانە پیشگیری گەلی ئەمریکای هەیە و هەروەها دەڵێت هەم کات و هەم بارودۆخی جوگرافی کەنداوی هورموز ئێستا لە بەرژەوەندی ئەمریکان.
بەگشتی پەیامی زۆربەی کۆماریەکان ڕوونە ئەویش بەردەوامبوونە لە زیادکردنی فشار لەسەر ئێران و ڕێگریکردنە لەوەی کە ببێتە دەوڵەتێکی خاوەنچەکی ئەتۆمی. باشە مەریوان دەنگی ئەمریکا بۆ دەمەکی ڕۆماڵا گوتوبێژن لەسەر ڕەشنویسا یاسایە نویا سزایەن لە دژی رووسیا و ئیرانی دکە ژواتا سیناتۆی هەفتێتە باخی ئەو پێشنویس پەسەند کرد ئەو پرۆژە یاسایە هەنگشتیە کوی دەرێ و گاوێن داهاتوو چ نەگەلو. بەڵێ سیروان ئێستا ڕەشنووسی یاساکە لەلایەن هەژدە ئەندامی کۆنگرێس لە هەردوو هەژدە ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە هەردوو پارتەکە پێشکەش کراوە بە سەرکردایەتی ئەنجومەنی نوێنەران. ئەمەش ئاماژەیە بەوەی کە پرۆژە یاساکە لە ڕاستیدا پشتیوانی زۆرە پرۆژە یاساکە سزای نوێی تون بەسەر رووسیا و ئەو وڵاتانەدا دەسەپێنێت کە بڕێکی زۆر نەوت و گازی رووسیا دەکردن و وە کۆمەڵێک سزا لەسەر ئێران بۆ ماوەی 5 ساڵ درێژ دەکاتەوە. سیناتۆر جین شاهین کە سیناتۆرێکی دموکرات و ئەندامی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی سیناتە ئەو یەکێکە لە سیناتۆرە کاریگەرەکان و پشتیوانێکی بەهێزی ئەم پرۆژەیە پێشوازی لە پێشکەشکردنی ڕەشنووسەکە بە ئەنجومەنی نوێنەران کردووە و هەروەها لە ببوورە هەروەها دان بیکن کە یەکێکە ئەندامێکی تری ئەنجومەنی نوێنەرانە ئەویش لە ئەنجومەنی نوێنەران نوێنەرایەتی ویلایەتی نبراسکا دەکات و ئەندامی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی نوێنەرانە جەخت لەسەرەوە دەکاتەوە کاڵێ ئەو توێتی کە ئەمریکا پێویستە لەگەڵ هاوپەیمانەکانی کار بکات بۆ یارمەتیدانی ئۆکرانیا لە بەرامبەر هێرشەکانی رووسیا و کۆریای باکوور وەک ئاماژەیەک بۆ ڕۆڵی کۆریای باکوور کە هاوکاری رووسیا کات لە جەنگی دژی ئۆکرانیا. ئێستا کۆنگرێس لە پشودایە هیچ بڕیارێکی چاوەڕوان کراو دەرناکرێت هەتاوەکو ئەندامانی کۆنگرێس لە ناوەڕاستی مانی داهاتوودا دەگەڕێنەوە ئەو کاتە دەردەکەوێت کە سەرکردایەتی ئەنجومەنی نوێنەران چەند بە خێرایی ئەم پرۆژە یاسایە دەخاتە کارنامەیەوە بۆ پەسەندکردنی. بەڵێ بەریوان حەما پەیامنەری دەنگی ئەمریکا بۆ کۆنگرس سپاس بۆ ئەم راپۆرتەت. سپاس. پێلا ئێریشێن درۆنێن ڕێژیما ئیرانی لە دژی هەرێما کوردستانی ئیرۆ چارشەمێژی بەردەوام کرد دو درۆنان بارەگەهێن حزبا دەموکراتا کوردستانە ئیرانێ لێ بەلیسانێ گرن ئارمانج و هەردووێن دنجی لە دەڤێرندنیên هەرێمە کوردستانێدان پەیامنێر سنوور کەریم ji سلێمانیە تەڤلیمەت بەدا و بێتر ئاگاهیان بدەمە دەم باش سنوور چه ئاگاهیên داوی دەربارەی ئێوان ئێریشن ئیرۆ لەجەمتە هەنە؟ بەڵێ سیروانم کاتتان باش ئەمڕۆ سەر لە بەیانێکی زوو 4 هێرشی درۆنی کرایە سەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە 2 هێرشیان بۆ سەر بنکە و بارەگاکانی حزبی دیموکراتی کوردستان بوو لە ناوچەی بالیسان. من ئەمڕۆ قسەم لەگەڵ ئامانزیبایی ئەندامی سەرکردایەتی حزبی دیموکراتی کوردستان کرد ئەو بە دەنگی ئەمریکای وت کە نزیک کاتژمێر 6 سەر لە بەیانی ئێران لە ڕێگەی 2 درۆنی جۆری حەدیدەوە جۆری حەدید هێرشی کردوتە سەر بارەگاکانیان لە بالیسان. ئەوتی هەرچەندە پێشتر هێزەکانیان لێ نیشتە جێبوون بەڵام ئێستا ئەو بارەگایانە چۆڵ کراون هیچ کەسێکیان لەو بنکە و بارەگایانە نەماون بۆیە هێرشەکە هیچ زیانێکی گیانی نەبووە. بەم 2 هێرشەوە کە کرایە سەر بارەگایەکانی حزبی دیموکراتی کوردستانی ئێران تا ئێستا 152 هێرش واتە ژمارەی هێرشەکانی سەر و حیزبە گەشتە 152 هێرش بۆ سەر بارەگاکانی حزبی دیموکرات. هاوکات من قسەم لەگەڵ سەرچاوەیەکی ئاگادار لە ڕووداوەکان لە ناوچەی سۆران کردوا دیارە ئەوانیش بە منیان وت کە هەر لە ئەمڕۆ سەر لە بەیانێکی زوو 2 درۆنی تر لە 2 ناوچەی جیاوازی تری سەر بە قەزای سۆران کەوتونەتە خوارەوە. پاژماوە یەکێک لە هێرشە درۆنیەکان بۆ سەر ماڵی هاونیشتیمانیەک بووە لەو ناوچەیە لە سنتەری شاری یاخود لە سنتەری قەزای سۆران و درۆنێکی تریش لەسەر چیای بەنی هەریر کەوتۆتە خوارەوە بەداخەوە کە بۆ هێرشەکەەوە ئاگرێکی زۆر ناوچەیە دروست ببوو دوای چەند کاتژمێرێک توانرا ئاگرەکە کۆنتترۆل بکرێت. ئەمە لە کاتێکدا لە بیرمان نەچێ سیروان چەند ڕۆژێک بەر لە ئێستا مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کرد کە زیاتر لە 1000 هێرش تا ئێستا لە لانخۆی عێراق و لە ئێرانەوە کراوەتە سەر ناوچە جیاوازەکان لە هەرێمی کوردستان داواتە لە 40 ڕۆژی جەنگەوە تا ئێستا ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستانیش لە میانی چاوپێکەوتنێکی میدیاییدا ئەوەی ئاماژەی بەوە کرد کە ئەم هێرشانەی دەکرێنە سەر هەرێمی کوردستان تەنیا زیانیان بۆ سەر واتە بنکە اقتصادیەکانی هەرێمی کوردستان و عێراق بووە هیچ هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان بەهۆی هێرشەکانەوە زیانمەند نەبوون. بەڵێ
سنوور باز لە دۆزینەوەی گۆڕی بە کۆمەڵ کراوە چەند تەرم لە گۆڕەکاندا دەکرێت زانیاری زۆرترمان بدەیتە لەسەر ئەوە چەند گۆڕ با بڵێن تەرم هەبووە لە ناو گۆڕەکاندا هیکێ بوون یاخۆت دەگەڕێنەوە بۆ چه ساڵێک؟ بڵێ بەفراو وا دیارە ئەمڕۆ ئەم زانیاریانە لەلایەن دکتۆر یاسین کەریم کە بەڕێوەبەری پەیمانگای پزیشکی دادوەری هەرێمی کوردستانە بڵاوکرانەوە لە بەپێی زانیاریەکانی ئەو یاخود بڵاوکراوەکەی سەرۆکی پزیشکی دادی هەرێمی کوردستان لە گۆڕەکان لە سنووری پارێزگای نێونەوان واتە سێ گۆڕی بە کۆمەڵ دۆزراونەتەوە لە کۆی هەر سێ گۆڕە بە کۆمەڵەکە تەرمی 37 کەسی تێدا بووە کە گۆڕەکان لە هەرمانی 1 و هەرمانی 2 بوون واتە لە نزیک حەویجە کە دەکەوێتە واتە سەر بە پارێزگای مووسڵا دۆزراونەتەوە لە حەویجە 7 تەرم هەبووە لە هەرمانیش 20 تەرم دۆزراونەتەوە لە کۆی گشتی دەکاتە نزیکەی واتە 37 تەرم لە هەر سێ گۆڕە بە کۆمەڵەکە دابوونیان هەبووە شاید حاڵەکانی ناوچەکە دەڵێن کە تەرمی پێشمەرگەن بەڵام تا ئێستا بە قسەی بەڕێوەبەری گشتی پزیشکی دادی هەرێمی کوردستان ئەو دەڵێت کە ناتوانین تا ئێستا زانیاریەکان پژڕاست بکەینەوە کە ئایا ئەمانە تەرمی پێشمەرگەن یاخود هاوڵاتی مەدەنین یاخود هاوڵاتی ئێزیدین نازانرێ بۆیە داوای لە عێراق کرد لە هەمان کاتا کە ڕێکاری یاسایی بگرنە بەر و بتوانن پشکنین بۆ تەرمانە بکرێ تا بتوانن بزانن تەرمیکێن وا دیارە من بەر لەوەی کە بێمە لایڤەکە قسەم لەگەڵ بەڕێز لیوا بەختیار مینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان کرد ئەو ئاماژەی بەوە کرد کە تا ئێستا نزیکەی 68 بۆ 7 گۆڕی پێشمەرگە تا ئێستا لە شەڕی داعشەوە تا ئێستا چارەنووسیان نادیارە بەڵام ناتوانن بڵێن ئەمانە گۆڕی پێشمەرگەن یاخودنا و لیوا سید هەژار کە جێگری سەرۆکی فەرماندەیی پێشمەرگەی زێرەڤانیە هاوکات ئەمڕۆ بەیاننامەیەکی بڵاو کردەوە و من بەر لە لایڤەکە قسەم لەگەڵ جەنابیشیان کرد ئەویش ڕایگەیاند کە چارەنووسی 24 پێشمەرگەی زێرەڤانی لە شەڕی داعشدا تا ئێستا نادیارە و بێسەر و شوێنن بەڵام لەبەرەوەی کە ئەمە پرۆسێسێکە کە پێویستی بە لێکۆڵینەوە هەیە دەبێت حکوومەتی عێراقی بەرپرسیارەتی توێژینەوە و لێکۆڵینەوە لە تەرمی ئەو دۆزراوانە یاخود ئەو گۆڕە کۆمەڵانە بگرێتە ئەستۆ دوجار دەتوانن ئاماژە بۆ بکەن کە ئایا ئەمانە تەرمی پێشمەرگەن یاخود وەکوتم هاوڵاتی ئێزیدی یاخود هاوڵاتی مەدەنین بۆیە لە ئێستادا پژڕاست نەکراوەتەوە بەڵێ بەڵێ سنوور کەریم پەیامنێر لە سلێمانی گەلەک سپاس بۆ وان و چۆ پێزانینان پاکستان هێرشی حوسیەکانی یەمەنی بۆ سەر کەشتێکی بازرگانی لە دەریای سوور بە توندی سەرکۆنە کرد و دەڵێت بەو هۆیەوە سێ هاوڵاتی ئەو وڵاتە کوژراون پاسەوانی کەنارەوەکانی یەمەن ڕۆژی سێشەمە ڕایگەیان 6 کەس لە هێرشی حوسیەکانی سەر بە کۆماری ئیسلامی بۆ سەر کەشتێکە کوژراون کە لە نێویاندا هاوڵاتیانی پاکستانی و هاوڵاتیەکی ئەندونیسیاشی تایە. ئیسحاقدار وەزیری دەرەوەی پاکستان ڕۆژی چوارشەمە پشتڕاستی کردەوە کە 3 پاکستانی کوژراون و یەکێکی دیکەش بریندار بووە هەروەها ڕایگەیان ئیسلاماباد بە توندی سەرکۆنە هێرشی حوسیەکان بۆ سەر کەشتێکی بازرگانی مەدەنی دەکات. لەم ڕۆژانە کە هاوکێشەمنیەکانی ناوچەکە بە خێرایی دەگۆڕێن ئێران ڕوبەڕووی کۆمەڵک فشاری نوێ بووەتەوە لە پەیمانی بەرگری نوێی ئەمنی لە نێوان سعودیا و پاکستان و تورکیا تا دەگاتە زیادکردنی فشارەکانی واشنگتۆن لەسەر بەغدا بۆ کنترۆلکردنی گروپە چەکدارەکانی سربەتاران. لەم هەلومەرجەدا فەرماندەی سوپای قۆدس سەفەری بەغدای کردو لە هەمان کاتیشدا تاران بانگێشتی پاڤڵ تاڵەبانی بەرپرس یەکێتی نیشتمانی کوردستانی کردووە بۆ سەردانی ئێران. ئێران بە تەمای چییە؟ لەسەر ئەم بابەتە لەگەڵ دکتۆر فەریدون ڕەحمانی پسپۆڕی کۆمەڵناسی و پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کەنەداوە قسە دەکەین. ئەم کاتت باش کاک دکتۆر هەموو ئەگەر ئەم پێشاتانە بخەینە کەناری یەک ئێوە چۆن دۆخەکە دەبینن؟ ئایا ئێران لە ناوچەکەدا ڕوبەڕووی هاوسەنگێکی نوێ بووەتەوە کە تارانی ناچار کردووە استراتیژی خۆی بگۆڕێت؟ ئێران تێگەیشتووە سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو لایەک و سپاس بۆ داوەتەکەتان. کۆماری ئیسلامی تێگەیشتووە کە بەرەیەکی جەهانی بە نسبەت پێک هاتووە لە بواری فکریەوە کە کۆماری ئیسلامی ناوەندێکی تێکدەری ناوچەکە و دنیاە، یعنی ئەگەر بۆ ماوەی 47 ساڵ وڵاتان و سەرۆک کۆماران و بەرپرسانی سیاسی لە هەڵمۆت کۆڵن و کۆڵدوالدهایم تا ئۆباما و بایدن کە تو بیریان دەکردەوە کە دەبێ هەڵسوکەوتێکی ئارام و دیپلۆماتیکمان بێ لەگەل ئێران
ئێران ئەلان تێگەیشتون کە ئێران بە شوێنی کۆنتترۆلی ناوچەکە و سەپاندنی هێزی خۆیە ئەوەیە کە من پێم وایە تێگەیشتووە کە ئەو بیرروباوەڕی تقریبن یەکگرتووە دروست بووە کە ئێران دەبێ دوو کار بکات یا دەبێ بە گشتی لا بدرێت لە سەحنەی سیاسی و بەشداری سیاسی لە ناوچەکە یا بە تەواوەتی کۆنتترۆل بکرێ کە دەست لە دەست هێوەردان لە ناوچەکە و لە وڵاتانی دەرەوە و ناو دنیای کەواتە کاک دکتۆر بە دیاریکراوی ئەگەر هەر لەم چوارچێوەیەدا سەری دۆخەکە بکەین پەیامی سەردانەکەی قاعانی بۆ بەغداد چییە بەڕای جەنابەت؟ ماندەوەیە قاعانی بۆ ماندنەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی یا بەلایەنکەم بە شێوازێکی گونجاو بە فکری خۆیان بمێننەوە سەردەسەڵات هەموو هەڵسوکەوتەکەی ئەوەیە چە بافڵ تاالبانی بڕوا بۆ کوردستان چە تەوافقی لە ناوچەکە بکرێ یا قاعانی بێت بۆ عێراق بەڕاستی تەنیا و تەنیا ئەوەیە بتوانێ ئەو شێوازی کۆنتترۆلکردنی ئێران کەمێک ئارامتر بکاتەوە و هێمنانەتر بکاتەوە بۆ مانەوەی خۆیان یا بەشێک لە دەسەڵاتیان لە ناوچەکە بمێنێتەوە کە من پێم وایە سەرکەوتوو نابێت. باشە کاک دکتۆر ینی ئێران چی دەوێت بە دیاریکراوی بە تایبەتی لە پاڤڵ تاالبانی و یەکێتی نیشتمانی ینی دەمەوێت بزانم ئایا پرسی سەرەکی حزبەکانی ڕۆژهەڵات دەبن یا وەکو دەیەوێت کەناڵێکی سیاسی متمانە پێکراو لە هەرێمی کوردستان پێک بێنێت؟ زیاتر من پێم وایە باسی لەسەر دوو چتە یەک ئەوەیە کە ئاگای لەوە بووە کە کوردەکان هێرشێک یا بەرنمەیەکی تایبەتی نهێنیان دروست نەکرد بێت دژ بە کۆماری ئیسلامی و ئەگەر بەڕێز بافڵ تاالبانی وەک نیرویەک یا دەسەڵاتدارێک لە ناوچەکە لە سلێمانیە بە تایبەت بتوانێت بەرپرسایەتی خۆی لە بەرابەر ئێران نیشان بدات و ئەوان هێرشێک یا کارێک یا ئەقدامێک نەکەن لە بوارێکی دیکەیەوە دەوێ بیسەپێنێ بەسەر بافڵ تاالبانی و یەکێتی نیشتمانی و بەگشتی حکوومەتی کوردستان و دەسەڵاتی سیاسی کوردی کە ئاگاتان نەخۆتان بێ زۆر نزیکی کۆماری ئیسلامی نەبن و نەکەونە داوی ئەو بە قەوڵی ئەوان داوی هاون پەیمانیەتی لەگەڵ ئەمریکا ئێمە چاودێری ناوچەکە ئەەکەین بەڵام پێم وایە ئەمانە هەموو بە کوردی خۆمان دەڵێن پەلەقاژەیەکی سیاسیە و کۆماری ئیسلامی خۆیی زۆر باش دەزانێت کە لە چەندین بوارەوە زۆر لە ڕووخاندایە لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی دەسەڵات و دەسەڵاتی خۆی ئەو بەرەی مەقاومەکە 47 ساڵ دروستی کردووە لە فکری سودوری ئینقلابەوە تا ئەلان من پێم وایە کۆماری ئیسلامی خۆیی دەزانێ لە ڕۆژانی ئاخری نەدەسەڵاتی بەڵکو شێوازی هەڵسوکەوتی بە هەمان شێوازەکە 47 ساڵ بەردەوام بووە نامێنێتەوە دەبێت گۆڕانێکی بناغەیی ببێت. باشە کاک دکتۆر با بگەڕێمەوە سەر بانگێشتەکەی پاڤڵ تاالبانی هەر بەڕاستی پرسیارەکە ئەوەیە پاڤڵ تاالبانی من وەکو نوێنەری با بڵێم ناوچەی سلێمانی و ئەو هەرێمە مەبەستمە ئایا ئەو ناوچەیە ئەو پۆتانسیێلەی هەیە کە با بڵێم کە ئەو کێشە و وەزنەی هەیە کە تاران بانگێشتی دەکا و ئەتوانێت ئەو مەترسیە بێ بۆ سەر ئێران کە نیگەرانە و بانگێشتی تارانی دەکات؟ بەڵێ سەداسەد چون هەر هێرشێک لە کوردستانی ڕۆژهەڵات بکرێت یا لە باشوور لە منتەقەی ژێر دەسەڵات و کۆنتترۆلی یەکێتی نیشتمانی بە سەرکردایەتی کاک بافڵە ئەوەیە کە سەداسەد بافڵ تاالبانی ڕۆڵێکی گەورەی لەو ناوچە دەبێت هەم بۆ ئەوەیە کە ڕێگە بدات کە کوردەکان هێزەکەیان یەک بخەنەوە لە بەرابەری ئێران بەرەیەک دروست بکەن بەرەیەکی نظامی یا سیاسی و هەروەها هێرشێک بکرێتە سەر ئێران لەو ناوچە و لە هەموو سنوورەکانی ئێران یەکم سنوور ئەلعان سنووری خارک و بەندەرەکانە دووەم سنوور سنووری کوردستانە بە تایبەت ئەگەر هێز پیادە بکرێت و ئەو دوو سنوورە سێوم سنوور
سنووری بەلوچستانە ئەوەیە کە بافڵ تاالبانی من پێم وایە ڕۆڵێکی گەورەی هەیەەوە ئێران زۆر مەترسیەکی گەورەی لەو بوارە هەیە چون کوردەکان بە قوڵی خودی ئەمریکایەکان شەڕکەرێکی باشن تەجروبەی پێشمەرگایەتی و شەڕی چریکی و شاخاویان هەیە زۆر مەترسیان هەیە لەو منتەقە. بەڵێ دکتۆر فەرەیدۆن ڕەحمانی پسپۆڕی پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پاس بۆ ئامادەبوونت لەم گفتوگۆیەدا. سپاس بۆیەوە. هەژمارە قوربانیان عردهەژا ڕۆژا دوشەمەیە کۆلۆمبیایە گەهشت بە 220 کەسان دەمێکێدە و تیمێن ڕزگاریکردنێ کاری خۆیە دەرخستنە خەلکێژ نافکاولان بەردەوام دکن. عردهەژا بەهێزە 7.4 لێ دەڤەرێکێ دۆرە 240 کیلۆمەتران دووری پایتەخت دەوڵەت بۆ گۆتایە خست. ji bilî kuştiyan bêtirî 2500 kes birîndar bûne û hejmareke mezin ji avahiyan ziyan dîtine. Heta vê gavê herî kêm 3000 kes wendayê dimînin. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرمێنێ جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ چوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. تورکیا ئامادەکاریەکانی بۆ جێبەجێکردنی یاسای چوارچێوە دەست پێ کردووە دوای هەروەها هاوکات وەزارەتی ناوخۆ و دەمپارتیش کۆبوونەوەی جیاجیا ئەنجام دەدەن بۆ پێداچوونەوە بە پرۆسەی جێبەجێکردنی یاساکە. ئاڵوگۆڕە سیاسیەکانی نێوان هەردوولا جیاوازی بۆ چوونەکانیان سەبارەت بە چاوەڕوانیەکان بۆ قۆناغی داهاتوی پرۆسەکە دەردەخا. ئۆزلەم یاساک هاوکارمان دوای پێشاتەکان باسەکە بۆمان زیاتر. ئۆزلەم دوای پەسەندکردنی یاسای چوارچێوە دوایین پێشاتەکان چین و کەی بڕگەکانی ئەم یاسایە جێبەجێ دەکرێن. بەێ بێفراقانوە چارچێوەیە ji بۆ ئەرێکردنی ئیرۆ هات پێشکەشکردنی سەرۆکەردۆغان پیشتی و ئەردوان ئەرێ بکە ئەوێ di rojnameya fermî de were weşandin lê ev nayê wateya ku xalên qanûnê yekser û bi otomotokî têkevin meriyetê. Pêşî divê dezgehên evlehiyê piştrast bikin ku PKK û hemû pêkhatiyên wê hilweşîne û bi tevahî çekdanîne. Piştre divê civata evlekariya neteveyî yan MGK vê encamê erê bike û biryarê wê di rojnameya fermî de weşîne. Tenê piştî wê ew ê dema 6 mehî ya sepandina qanûnê dest pê bike. Li gor agahiyên ji Enqereyê karbidestan dest bi diyarkirina kesên ku dikarin bikevin vê qanûnê kirine. Lê pirsa sereke hîn ev ku li gor pisporan ka kontrola çekdanînê wê kengî biqede. Ji civîna Wezareta Navxweyî jî çi peyam derketin ne diyare. بله ئۆزلەم جوینە وەزارەتە نافخۆیی هەبوو گەلو چه ئەنجام ژوێ جوینێ دەرکەتن دەستنی شاکردنا بە بەردەوامیە سەر چەکداینە تامیان تەواهی و پاراستنا ئارەمیا گشتیە وەزارەتێ ئەوەی چاوە ئەڤیەک باندۆرێ لەسەر جیبجیکردنا قانونێ بکە. سیروان جوینێ نیشاندا ku hükümet beriya destpêkirina bi cîhanîna qanûnê çerçeveya rêvebirî û evlehiyê amade dike. Wezîrê Navxweyî Mustafa Çiftçî û Serokê Parlamentoyê Numan Kurtulmuş îro bi walî berpirsên evlehiyê û fermandarên leşkerî yên tevahiya heştê yek bajaran re civiyan. Li gor daxuyaniya wezîr di civînê de hevsengiya li Sirenserê welat çekdanîna tam, parastina aramiya giştî û pîvanên dijî provokasyon û dezenformasyonê hatine nirxandin. Wezîr dibêje ku ev qanûn ne efoye ne danûstandine ne jî tawîz e. Armanc hilweşîna PKK û pêkhatiyên wê ne. Loma civîna îro wek destpêkirina amadekariyan e lê xalên qanûnê neketine meriyetê. Ev hîn jî bi piştrastkirina dezgehên evlehî û biryara MGK ve girêdayî. ئۆزلەم هەندێک جیاوازی لە نێوان ناکۆکی لە نێوان پارتی داد و گەشەپێدان و دەمپارتی دروست بووە. زانیاریەکانی تۆ چێن کەی ئەوە دەستی پێ کردووە لەسەر چی دەستی پێ کردووە ئایا کاریگەری دەبێت لەسەر ئەم یاسای چوارچێوەیە؟
بله بفرا اف نقاشا ایرو به داخویانی یک هفسروکا دم پارتی تولای حتیمولو دست بکر کو سیاست حکومتی یا لسر پرسکریکا کرد رخنه کرو بود دود هف پیوینه کیده او گوتو بکو گوا کو هون بحثا رخنه نتانیاهو یندیجی ترکیه کربو گوتو بکو گر حکومت کشیا کرد چاره سر نکه اویج آلین در و هزین در و ورن بکارانین پیشره ایرو بردف که حکومتی عمر چلیک حتیمولو به پیشگیری کرنا گوتن نتانیاهو سوشتار کرد و جه خواسکو داخویانی آخه سر راست بکه دم پارتیجی دم دست برسوا hükümeti da u god ku daxuyaniyin Hatimoğulları ji çarçevoya xwe hatine derxistin û mabesta Hatimoğulları ev bû ku pirsgirêka Kurd ya bêçareserî dikare ji aliyên hêzên derve ve werin bikaranîn ji bo niha ev wekî nîqaşekî siyasî xuya nake befra lê wek mînak nîqaşek di navbera فهم هاتن کریه فهم تکرن لی بندواريان دا جودایی در دخینه هولی حکمت گرانی ده چکتانین او اولهی دم پارتیجی لبنده رفورمین قانونیین برفرهتره جوینا رویبریا دم پارتیجی دوان ساعتا دا هند دومه و چاوریه کسبه اولسر انجامین وی جوینه پرس کنفرانس کی وره درخستن بله ازلم گلک سپاس بو واناگه و بو راپورت سپاس سیروان بله ئۆسجان ئەکسۆ هاوڵاتیەکی کورد کە لە ناوەڕاستی مانگی 6 لە ئۆپراسیۆنێکدا لە ئەستەمبول دەستگیر کرا و دوایی چەند ڕۆژ لە زیندانیکردنی گیانی لەدەستا ئێستا بنە ماڵەکەی ئەکسۆ دەڵێن ئەو هاوڵاتیە کوردەی باکوور لە زیندان ئەشکەنجە دراوە و ڕەنگە بەو هۆیشۆ گیانی لەدەستا بێ ئێستا ئەوان داوای دادپەروەری و لێکۆڵینەوە لە هۆکاری مردنەکەی دەکەن زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە لە راپۆرتی ئەیوب دیمردا دەبینین Özcan Aksu ji Herêma Kurdan ji bajarê Mûşeyê di 23 Hezîrana 2026 da li Stenbolê di operasyonekê da tê binçavkirin û paşê ew dikin girtîgeha Silvereyê. Piştî 14 rojan şûn da ji malbatê ra mirina wî radigînin. Li gorî malbatê ew bi şikenceyê hatiye kuştin. Ji ber wî jî malbat jî ana ji bo mafên xwe serî li saziyên mafên mirova didin û sazî bi sazî digerin. Bavê wî rasmî Aksu ji dengê Amerîkayê ra girtin û mirinakurê xwe vegot. Mûşê disekinim li gundê Tîlê me Tirmê disekinim. Weka heta Özcan ku me sekir ez hatim negihiştim cenazeyê kurê xwe nîşanê me nedan. Ne her roj ma me li hal li Mûşê li hal Stenbol man melek keçika min ewî dîbû halî wî durma wî nerind bû birîndar bû gelekî lê heqaret hatibû kirin min çevda. Bavê wî rasmî Aksu diyar kir ku gava ewan cenazê wî şuştinê di gelek derê wî da şopên îşkence dîtine. Aksu dibêje dibin piyê wî da şopa derban di laşê wî da birîn hebûn. Ew dibêje vebir îşkence lê hatiye kirin. Êdî leşkeran, gardiyanan an jî yên ku di girtîgehê de ne kê kiriye ew nizanin. Ez wişê hatim me nedî. Cenazeyê wî sadece bir. Avatê ku me cenazeyê wî jî ji Morxê deranî, ji adlî tifê deranî me teşhîs kir ku lawê min e. Canî wî da birîn hebû. Özcan Aksu'nun ablasıyım, kardeşim. Li gor daxuyanîn girtîgehê tê gotin ku ewan dema Özcan Aksu birine nexweşxanê ew wî jî xwastiye ku fîrar bike. Lê malbat bi vî bawer nabe. Li gor malbatê Özcan Aksu bi îşkence hatiye kuştin. Xwişka wî Melek Aksu jî ragihand ku ew ê heta da wî li pey mafê xwe bin. Em evî yekê dixwazim. Birayê min roja ku hatiye girtin, heta cenaza wî ku hatiye berderî me. Daha doğrusu cenaza wî heta roja adlî tıp kurumu. Çıqa kamera kaydı heye. Çıqa sevk belgesi heye. Çıqa dilekçeki, tutanakeki tuktoran heye. Ava geleke be rast kirin. Gele jimera bêjin. Hêjeyê diyarkirinê ku çavkaniyên Wezareta Dadê di şopên derban da heta niha tiştek diyar nekiriye. Lê malbat dibêje heta ku ew bersiva van derban û kuştinê bigirin ew ê hewildanên xwe bidomînin. Eyüp Demir, Dengê Amerîka, Stenbol.
بله گلی بینر وکو چند روز ام دشوپین ان پشتی وگرا 410 مال باتان بو سریکانیه د روزن بوریده هجماره که در بدرین وگریای راستی لیدان و تندو تجیه هاتن اف بویر بون سدما نرازی بون و خوپیشاندانان لسرانسری باجارن روژاوا آلین سیاسی ین روژاواجی نرازی بون خواه اشکره کرنه پیامنیر ما امجد کردو او راپورت و درباره ده آماده کریه. زخت و سفقاين لديجي دربدرين كرد این وگریایی آلین مافین مروفا خستن ناوا تفگری ریخستنا هفدستی تکزدکه کودوی آلین گرانتور بر پرسیاری آخوا هلگرن و درفتا وگرک اولا بی بن پیکرن دابین بکن جاليا بيونديدار تشو حكومتها وجوهيزجي وتشجي آلية ريبريا خسرده يكم تش جوان تي خستنجو بيجن سازيان جواكا سيفيل جي بخور اشراك بكن في بروسيسا وغيرها خلكيد ونريني وان بستينن جالي كيدن بيوستل سر غافني براتيك بالشغل هندري باجير دي مالو ملكي خلكي فالا بكن او كسين قد مالي خلكي دنوان درخن روشا اولهيه باشتر بكن اف ایریش بون سدما نرازی بونه که سیاسیین برفره مجلس سوریا دموکراتیک مسده اف بویر شرمزار کرن و ده همان دمیده لچند باجارین کردی خوپیشاندان هاتن ساز کرن وی بویرا بهش شرمزار دکن هر وهاجی ام بانگ لحمو کسین کو ام بیجن برپسیار تایبت ده آستای که ده اف برپسیارا حکومت دمکیه کو به ارکی خوارا به همبری وی ملتی هانه و کاربه وان بپاريزه و وگرک برومت جوانر بآفرینه تفگر سیاسی کردی دهلوستین خود بالکشان سر هوجداریا راوستاندنا آلوزی و بن پیکرین جهمو آلیان و داکو آرامی دهریم ده بیتا پاراستن راستی هفرزی کبود نقبا دولتی و نقبا کشبره ده جبو در بسبونا لی مخابن او إيريش شيبون او بن بيكرين شيبون او ناجي يعني عايزيك الجم كرداب قشتي شكر وهن كريارين جهاتنا كرين درباري مؤسساتي دولتي نجه رحتيه بون إيريشن هوفانا بون جه شرمزار كرنين جالیه خواه پیدایشی دبیجه کو اف کومن چکدار ین کو خرابیان لسریکانیه دکن گرک ورن کنترل کرن بونج بوی ام دبینن اف کریار گرک ورن راوستاندن اف گروپینگو بالسلاحان دهندروی باجارکی دگو سروریا حکومت دمکی و هزینوی اولکاری گرک اوانا شوپاندنان وان وری کرن گرک اف ورن محاسبه کرن دنافبرا راگشیا لسر عرده و بانگا آلین سیاسی ده چارنوسا وگرا دربدرین سریکانیه وگریای خالا دسپیکی وکرنا پرسیاری لسر شیانا دابینکرنا گارانتی اولهی راستین بو دربدران امجد کردو دنگ امریکا قامشلو لە کاتێکدا یادی 12 ساڵەی جێنۆسایدی ئیزدیەکان دەکرێتەوە ئیزدیەکانی ڕۆژاوا داوا لە دەسەڵاتدارانی نوێی سووریا دەکەن کە دان بە مافاینەکانیاندا بنێن و لە دەستوری نوێی سووریادا مافەکانیان مسۆگەر بکرێ. دەلیل سلێمان راپۆرتێکی لەمبارەیە بۆ ئامادە کردووە. لە گوندێ ئۆتلجایە گرێدای باژارۆکێ تربەسپیە سەلیم نیرۆز پرانیا دەماخوا بپاراستن و لێنەرێنا گۆرستانەکە ئێزیدیان دەرباز دەکە. او وی گورستان وکی شاهدکی هبونا ازیدیان اب 10 سالان وی دورید بینه وجدنگی امریکا رد بیجه والله سوريا ملاطة تذية ام جوك في ملاطي تمامي ام دخوان حقي ازيديان ما في ازيدياجي ورم سوگر کرن دستورا سوری نودا پشتی هلوشینا رژیما سوریه د سالا 2024 ده هیویا سوریان هبو گو همی ولاتی د مافان ده وکف بن د ناو د جی جواکا ازیدی لاف هیوی باستانگین قانونی را روبرو مایا جواکا ازیدیا لسوریه وکی یک شپیکاتین هری کفنار و رسن این هریمیا دو قوناغان هادا دما گونی قاش سر پاشروجا سوری و آواکرنا سیستم کنو تی کرن مترسیه که مزن هیا گو مافین سرکی یه ویج واکی دی سوری پاشگوه کرن حکومتا آنو گهاتی سوریه ده براسي حتى أنا تشتكي زرال جمهوريتنا سر بيكاتي يعني تايبت بيكاتي إزدي يعني واي مجلس الشعب جي يعني هات أباكرن تنونري إزديات يتنبو وت يعني بانكسكي إزديج نكرن نقول إنه مكونة كالفيدري لسوريا جرق ما فيه هبه د سالên dawî de hejmara êzîdiyan li Sûriyê bi awayekî berçavkên bûye ji ber şer û koçberkirina ji herêmên wekî Efrîn û Serîkaniyê bi hezaran êzîdî neçar mane goberê xwe bidin welatên Ewropayê.
هاجبو ام حقرنا اولا ازدتيج هولي راب كان قال لك اريش التعديل سر جواكي ما هاتن ما شندن يعني قال لك تعدي ام بيجن لحلب يجي قال لك ازديل ور جيان دكن جارك دن گوچبر بون بر خدان ولاتن دیتر جبو کونبن زدتر اولا خبو پاريزن لگورا شالکوانکی زیدی دست نشان دکه گوبی گوهرتنکه ریناسی سیستم حقوقی یا ولاد ده مافیوان ای چاندی اولی او سیاسی ده هر دم دبن مترسیه دبی دقات مترسية أنا جارك يجبو نتوا خويا نعرب نتوا خويا كرد جارك يجبر أولا خويا مسلمان أولا خويا أزيدي يجبو لجي مترسية كوشبري قال لك زيدة جو أصلا إزديا هيجي كيم يعني رجع وان دهري مدا هجمارا وان قونها تاني مانا يعني بصدان أم ترسنقو بمين بدهان پاشروجا جواکا ازیدی لسوریه به تمامی بگوهرتن حقوقی و گریدایه جبور آوستاندنا کوچبری و پاراستنا و پیکاتیا رسن دوی دستورا نو ناسنامه وان آولی بفرمی ناس بکه چسپاندنا قانون دادور سوگریا تنیه جبونا سوریه که وکب دلی سلیمان دنگی امریکا تربسپیه ئایندەی گروپە چەکدارەکانی شنگال بووەتە بابەتێکی گەرموجێگای نیگەرانی بە تایبەتی لەو کاتەوە کە حکوومەتی عێراق هەوڵی داوەوە ڕایگەیاندووە کە هەموو چەکەکان دەبێ بخرێنە ژێر کۆنتڕۆڵی حکوومەتەوە حکوومەتی عێراق وادەی 30 مانگینۆی دیاری کردووە بۆ هەموو ئەو گروپە چەکدارانە کە بچنە ناو هێزە ئەمنیە فەرمیەکانەوە خەتاب عومەر ئەم راپۆرتەی لەسەر ئەم پرسە بۆ ئامادە کردووە. ji karvedanên biryara hikûmeta nû ya Iraqê bû komkirina çekî di destê dewletê da. Pirsa hêzên çekdarên Şingalê kiriye ji pirsên herî giring. Wegunzanên fermandar Dumahîk ji vanê hikûmeta Iraqê bû komvekirina hêzên çekdar bû bibin bi hêzên fermî. Sehî meha neha sala 2026 ye. Yani fedlekî gelekî mezin qewetê beşê li ser hikûmeta Iraqê heye ke bi demîr û wijdan bipeyivin. Ev îro 12 salê wan temam bûn ber vê germê bervan cemeda tî birçî vê meqawamê dikin û dimeşînin. Me hêvîş hikûmeta Iraqê heye vê qeweta êzidiya vê van zarokê de êzidiya bibîne cis hekiş ji Iraqê û heqê wan û hiqûqê wan bidê bin îtarekî qanûnî de. Hêzên çekdarên nefermî li Şingalê ji her du regezan pêk hatine û di niha de kar li ser bi fermîbûna wan tê kirin. Vê gava 12 sala şer kirîn û berxwedanî kirîn heqê wan neytewinda kirin û wêne sifeka resmî qewetek bê û hîmayê ji minteqa xwe bike. Ne mucerret yani ratibekî bidnêtê û dûr bikin ji vê derê. Em bi ser vê asasê em dişeğulin û hevalê dîtirê êt keç jî ededekî negelekê mezin 300-400 keçî mayî ke berxwedanî vê derê kirî yan mewcûd heyne. Ew jî ser wê asasê em dişeğulin û muwafaqa berxwedanî kirîn jî em wan jî bigina eşreta mujtemaiya. Nebûna aramiyê û hêzên çekdarên nefermî yek ji egerên neavabûn û nevegerana akinciyên Şingalê ye. Pêgîr nebûn bi biryara hikûmetê êdîtê hejmartin rawistiyan li dijî destûr û yasayên Iraqê. دما اندماجي يعني دست بيكر اما هم حكومه وان احتواء بك وهم اوجي قبول بكن كاندماج بشكلكي كاربن باراستنا عراقي بكن قشتي وباراستنا منطقه خوشي بكن وهر وساجي ارتباطا وان بحكومه رب الجور دستور وقانون عراقي واف وضعي ني طبيعي الشنغال دجي يعني وضع الشنغال ايرون ني طبيعيه يعني حتى انا كي منظمات نشندر باسي شنغال بنجبر بوضع امني ني درست Di niha de li Şingalê ne hêzên fermî û nefermî hene. Hejmara hêzên nefermî jî 6000 çekdar zêdetir in. Ku bi hemîn rêyan kartêkirin bibine hêzên fermî ser bi hikûmeta Iraqê berî dawî hatina jivanê diyar kirî. Xetab Umer bû dengî Amerîka, Şingal. Belê gelî bîneran îro duwazdeh tebaxê roja cîhaniya ciwanan e li Herêma Kurdistanê gelek genç gaznan ji bêkarî û nebûna derfetên kar dikin. Lêkoler hişyariyê didin ku rêjeya mezin a bêkariyê fikareke ciddî ye û abûrîzan jî dibêjin dibe ku bazara kar nikaribe derfetên kar ji bo hemû derçûyên zankoyan dabîn bike. Peyamnêr Ferhan Hewremanî bêtir agahiyan di vê raportê de dide.
ماڕاسۆنێکی ڕاکردنی مەودادرێژە و بە بۆنەی ڕۆژی جانی لاوانەوە ڕێکخراوە. چالاکیەکە ئامانجلەی هەندانی گەنجانە بۆ وەرزشکردن و بەخشینی وزەی ئەرێنی و بەرەو پێشبردننی ئاستی تەندروستیانە. بەپێ ئەوەی کە بەردەوام تۆزیێ ڕێکلام کراوە تەمرینەکەم بەرەبەرە تواناوینم ئەوە زیاترە بۆ ڕۆژانە، بەڵام ئەم ڕێگەی کە دانرابوو تا ڕادێ قرس بوو بۆ خانمان، یعنی من لەسەر نەمەشقم کردوون جا فلی چوارەم لێناوە. دوانزەی ئابی هەموو ساڵێک ڕۆژی گیانی لاوانە، ڕۆژێک بۆ خستنە ڕووی توانا و ڕۆڵ و ئاڵۆزیەکانی ژیانی گەنجان. بەڵام لە کاتێکدا ئەم بۆنەیە بەرز ڕادەگیرێت، لاوان بەدەستکەمی هەلی کار و کەمی داهاتی ماندووبوونیانەوە دەناڵێن. ئیسا بۆ نە من دەلاکم باشە کە ڕۆم دەلاکێکم تۆ مەعاشوەر نەگری نایە بۆ لای من سەر چاقی، یعنی ئەگەر چاران هەفتەی جارێ بی پارۆ پێ بێ ئەو کاتە 10 ڕۆژجارێ 15 ڕۆژجارە نایە بەخۆ. بێکاری و نەبوونی دەرفەتی کار بۆ ئەو گەنجانەی توانای کارکردنیان هەیە بووە تا ئاستەنگێکی گەورە. بە پێی توێژینەوەیەکی زانکۆی هەڵەبجە ڕێژەی بێکاری